ڕێگەیەکی سەخت و مەترسیدار بەنێو شاخەکانی پێنجوێن تا دەگاتە سنووری وڵاتی ئێران. ئەم شۆفێر و کۆڵبەرانە ڕۆژانە هاتوچۆی پێدا دەکەن و کاڵا و شمەک بە نافەرمی بۆ وڵاتی ئێران دەگوازنەوە تا بژێوی ژیانی خۆیان و منداڵەکانیان پەیدا بکەن. بەڵام وەک خۆیان دەڵێن لەسەر ڕێگاکەیان ڕۆژانە بە بەردەوامی لە دەمەرزی نافەرمی سنووری قەزای پێنجوێن ژمارەیەک چەکدار کە خۆیان بە پارتی کرێکارانی کوردستان پەکەکە و پارتی ژیانەوەی کوردستان پژاک دەناسێنن لە بەرامبەر ئەو هاتوچۆیەدا لە سنووری هەرێمی کوردستان باج و سەرانەیان لێدەستێنن بە جۆرێک بۆ هەر ئۆتۆمبیلێک 500,000 تمەن وەردەگرن لە کاتێکدا کری گواستنەوەی بارەکان بەو ئۆتۆمبیلانە 300,000 تمەنە. پارەوە بارکێ بە ڕستمی لە خوارە گومرگەکرێەوە تێرە و ئەم جەماعەتی پەژاکەش هاتوونە ئەم چەمە ئەم ساڵ هاتوون وەکو هاتن بڕە کۆبوونەوە شتیشمان لەگەڵ کردین توان ئێمە تاسیرەکاتە سەر بازارەکەمان وەکو بازار با لیا گومرگەکرێش لیا تۆش پارەمان لێسێنی ئەڵێمە بە یاسایی هاتوون وەکو یاسایی ئاشایز کتابی بۆ کردوین ئەرە وڵات تاسیکرێ سەر بازار. بەهۆی زۆری وەرگرتنی پارە لە کۆڵبەر و شۆفێرەکان لە خاکی هەرێمی کوردستان لەلایەن ئەو چەکدارانەوە لە کۆی دەمەرزی نافەرمی لە سنووری قەزای پێنجوێن هاوردە و هەناردەکردنی کاڵا و شمەک لە 5 مەرزیان ڕاگیراوە چونکە وەک کۆڵبەر و خاوەن ئۆتۆمبیلەکان دەڵێن ئەو چەکدارانە دوو هێندەی کری گواستنەوەکەیان پارەیان لێوەردەگرن. هاتوون بۆ دێکە ئێمە نزیکەی 35 ماڵ بۆ 40 ماڵە بین هاتوون لێرە داوای باج لە ئێمەیەکەن ئیسێ ئەگە باجەکە ئەو نەبووایە مەرزەکە ئەو نەبووایە باجی ئەوانیژی هەڵگرتا ئێمە مەگرتە سەر چاومان بەڵام من ئێمە بارێ بە 20,000 تمەنە بین 20,000 تمەنەکە ئیم ڕۆبی کە بە دینار 7,000 دینارەکە یا 8,000 دینارەکە. بۆ وەرگرتنی وتەی بەرپرسانی حکومی NRT پەیوەندی کرد بە پارێزگاری سلێمانی و قایمقامی پێنجوێن سەرەڕای پشتڕاستکردنەوەی ئەو بابەتە بەڵام ئامادە نەبوون هیچ لێدوانێک بدەن. دوای زۆرێک لە هەوڵدان لە وەرگرتنی وتەی بەرپرسانی پەکەکە و پژاکیش لە سلێمانی و قەندیل ئەوانیش ئامادە نەبوون لێدوان لەو بارەیەوە بدەن. پێویستە خاڵە سنووریەکان لە ڕووی ئیداری لە ڕووی ئەمنی لە ڕووی دارایی لەلایەن دامدەستگا پەیوەندی دارەکانەوە کە ئەمریکایان پێس پێدراوە تەواو بەپێی یاساکان تەواو لە بەڕۆشتایی ڕێنمایەکان بەڕێوە ببرێن هەر کارێک لە دەرەوەی یاسا بێ هەر کارێک لە دەرەوەی ڕێنمایەکان بێ دەبێت دامدەستگا پەیوەندی دارەکان و پێویستشە ڕێگری لێ بکەن و ئەوانە بێگومان بۆ جێبەجێکردنی یاساکانیش پەرلەمان ڕۆ لە خۆی دەبینێ. لەگەڵ زیادبوونی مەترسیە ئەمنی و ئابوووریەکان بۆ سەر کۆڵبەر و کاسبکارەکانی مەرزە نافەرمیەکانی سنووری قەزای پێنجوێن بەوتەی هاوڵاتیانی ئەم ناوچەیە نە حکوومەتی هەرێم و نەهێزە ئەمنیەکانی قەزاکە بەدەم چارەسەرکردنی کێشەکەیانەوە نەهاتوون. وریە حەمەکەریم NRT مەرزی سەیرانبەن لە سنووری قەزای پێنجوێن.